زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان مامۆستایان ناڕەزایەتیان نیشاندا لە چەند شارێکیش زەنگی بایکۆتی خوێندن لێدرا. سەرلەبەیانی ئەمڕۆ مامۆستایانی سلێمانی لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا گرتبوونەوە و ڕایانگەیاند شێوازی چالاکیەکانیان دەگۆڕن و لە ڕۆژانی داهاتوودا چادر هەڵدەدەن. یەکێک لە سەرپەرشتیانی چالاکیەکە ڕایگەیاند کە بەردەوام دەبین لە شارەکانمان تا دەسەڵاتداران داواکاری خۆپشاندەران جێبەجێ دەکەن. داواشی لە مامۆستایان کرد بەردەوام بن لە خۆپشاندان. مامۆستایان ڕاشیانگەیاند داوا لە هەموو دڵسۆزان و خەمخۆرانی باری پەروەردەکەم بێنە سەرخەت بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە پەکی نەکەوێت. لە سلێمانی تا ئەم ساتێک ئێمە ئاگادارین هیچ قوتابخانەیەک لە سنووری پارێزگای سلێمانیە داوامیان ناکرێت. هەڵوێستی ئێمە بەندە بە هەڵوێستی مامۆستایانەوە مامۆستایان هاوکارمان بن تا حکومەتی هەرێمی کوردستان وەڵامی داخوازیەکانمان نایەتەوە بایکۆت ناشکێنین. داوای مافی خۆمانەکەین بەس بە هیچ شێوەیەک حکومەت نایەتە دەنگ. ئەو هەموو پارەیە ئەم هەموو نەوتا ڕوا بە بۆریە ڕوا بەتانکەرە ڕوا کەس نازانێت چی لێکە خۆمان نەزانین پارەی هەیە بەس نایە بە مامۆستا و مۆزەف. ئێمەی مامۆستا چینی ڕۆشن بیرین ناتوین بۆ ئێمە ئاژاوە بنینەوە هاتوین داوای مافێکی ڕەوای خۆمانەکەین کە ئەویش موچەکانمانە. هەروەها لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجەش ژمارەیەکی زۆر لە مامۆستایان و دەستەی داکۆکی کار لە مافی مامۆستایان و فەرمانبەرانی هەڵەبجە گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. لە گردبوونەوەکەدا مامۆستا زانیار عەلی بەیاننامەی ناڕەزایەتی دەستەی داکۆکیکاری لە مافی مامۆستایان و فەرمانبەرانی هەڵەبجەی خوێندەوە و ڕایگەیاند لە دوای تەمەنێکی زۆر و مایە پوچ لەگەڵ دەسەڵاتی سیاسی کوردی کە ناتوانێت ژیان لە کۆڵانێکدا بەڕێ بکات بۆیە داوا لە سەرجەم مامۆستایان و فەرمانبەران و هەموو چین و توێژەکان دەکەین کە بایکۆتی هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. لەلایەکی دیکەوە دەرگای خوێندنگەکانی سنووری پەروەردەی شارەزور نەکرایەوە. ئەوەش لە کاتێکدایە کە 27 ئەم مانگە مامۆستایان و فەرمانبەران لە زۆربەی شارۆچکەکان دەستیان بە خۆپشاندانی مەدەنیانە کرد و داوای پێداچوونەوەیان بە سیستەمی موچە و دابەشکردنی موچەیان کرد لە کاتی خۆیدا بەڵام حکوومەت تا ئێستا هیچ داواکارێکی جێبەجێ نەکردووە. لای خۆشیەوە بەڕێوەبەری پەروەردەی شارەزور مەحەممەد ئەحمەد هۆکاری نەکردنەوەی دەرگای خوێندنگەکان بۆ ئەوە دەگێڕێتەوە کە مامۆستایان چاوەڕێی وەڵامێکی ئەرێنیان لە حکوومەتی هەرێم دەکرد لە دوای ئەو خۆپیشاندانە مەدەنیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجامیاندا بەڵام بەداخەوە حکوومەت وەڵامێکی دڵخۆشکەری پێ نەبوو بۆ مامۆستایان و فەرمانبەران. هەروەها لە ماوەی ڕابردووشدا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕایگەیاندبوو کە ئەمڕۆ یەکی تشرینی یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنە لە هەرێمی کوردستان بۆیە لە خوێندنگەکانی سنووری پارێزگای هەولێر و دووهۆک زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا بەڵام بە پێچەوانەوەی ئەو دوو پارێزگایەوە لە خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین مامۆستایان زەنگین بایکۆتی خوێندنیان لێدا. لە هەولێر و دووهۆکیش ئەمڕۆ زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لێدرا و جێگیری سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایان نەوزاد عومەر بە ئاژانسی دەنگ و باسی ڕۆژنووسی ڕاگەیاند کە یەکێتی مامۆستایان بەشداری لێدانی زەنگی خوێندنی ساڵی نوێی خوێندنگەکانی هەولێریان نەکردو وتیشی بۆ یەکلایکردنەوەی هەڵوێستی مامۆستایان لە چەند ڕۆژی داهاتوودا کۆ دەبێتەوە و بڕیار لەبارەی چارەنووسی پرۆسەی خوێندن دەدات لەم ساڵدا.